ئێمە ئەم هەڵمەتەمان لە پارێزگای ئەسوانەوە دەستی پێکرد. ئەو کەسانش کە کارمان لەگەڵ دەکەن خۆبەخشن و لەسەر جەم پارێزگاکانی میسرەوە هاتوون. ئێمە ڕوخی دەریای نیل و ناوچەکە لە خۆڵ و خاشاک و مادە پلاستیکان بەتایبەت پاک دەکەینەوە، لەگەڵ ئەوەی کە کاری پاکردنەوە دەکەین و هۆشیاری لە ناو خەڵکی ناوچەکەش بڵاو دەکەینەوە. بەڕاستی بەکارهێنانی کیسی کاغەز لە کیسی نایلۆن باشترە. کیسی نایلۆن بە ئاسانی بە شەقامەکاندا بڵاو دەبێتەوە. تەنانەت ئەو قاپە سەفەریانی بەکاردەهێنرێن زیاد لە پێویست ژینگە پیس دەکەن. بە بۆچوونی من باشترین شتێک کە لە دوکان و خواردنگەکاندا بەکار بهێنرێن کیس و زەرف و قاپی کاغەزە لە بری نایلۆن. زۆر کەس هەوڵی دووبارە بەکارهێنانەوەی خاشاک دەدات لە پێناو پاکراگرتنی ژینگە. بۆ نمونە کەسانێک هەیە لە تای کۆنی ئۆتۆمبیل کەلیوپەلی ناوماڵ دروست دەکەن. بەڵام من بە شێوەیەکی جیاواز ئەو کارە دەکەم. من ئامێرە مۆسیقیەکان لە پاشماوەی خۆڵ و خاشاک دروست دەکەم. هەندێک خۆبەخشیش هەیە دەچنە بازاڕ و شوێنە کشتیەکان لە پێناو ئەوەی هاوڵاتیان هۆشیار بکەنەوە لە پێناو پاکراگرتنی ژینگە. شباب كمان كلنا طلعنا